خۆی پەرلەمان یان ئەتوانین بڵێ پرۆسی هەڵبژاردن بەگشتی هەمیشە کار لەسەرەوە کراوە کۆتا بۆتەوە کارێک بۆی کە بڵێن دایمەن لێدان بێ لە دەنگەکانی ژنان لەبەر توانە خۆژن دایمەن بە کۆتا دەرەچێت بەڵام شێوازی هەڵبژاردننی ئەم جاری پەرلەمانی عێراق جیاوازترە لەبەر لەسەر بنەمای ئەو کەسە خۆەتی ئەوە ڕاستە کۆتا ژۆڵی هەیە بەڵام لە ئێستا پشگیریمان بۆ ژنان بۆی بە دەنگی خۆی بڕا زۆر باشە بەڵام کاریگەرەکانی کۆمەلگا ئەبینی لە ئێستاوە ڕۆڵی ژنان خۆیان لە پەرلەمانەکان ئەبینین کە ئێستا کاریگەری هەیە لەسەر کۆمەلگا زۆربەی زۆری ئەو ژنانەکە دەرەچن بە دەنگی خۆیان ئەڕۆن بۆیە پشتیوانیکردنی ژنان وە کاریگەری ئەو ژنانەیش لە کاتی حملەکانە وە کاریگەری ئەو ژنەکان دیرەکانیش ئەوانیش ڕۆڵی جدیان هەیە و ڕۆڵی بەرچاویان ئەبێ لە کاتی دەنگدانا بۆیە پێویستەکە هەمومان پشتیوانی هەبین و حیزبولانە سیاسیەکانی ژەبێ پشتیوانی تەواو هەبێ بۆ سەرخستنی ئەو ژنانە بۆی ئێمە بتوانین لانی کەم لە قۆناغەکانی داهاتووترە کار لەسەر بکەین ئەو کۆتایە نەمێنێ و کار لەسەر بکەین ژنان بە دەنگی خۆیان بە تەواوەتی بڕۆنە ئەوەی کە ئێستا و کاریگەریە ئەبینین بەڵێ جیاوازیە بینی لەگەڵ هەڵبژاردنەکانی پێشا زۆربەی زۆری ئەو ژنانە کە دەرچن بە دەنگی خۆیان ئەڕۆن بە دەنگی خۆیان ئەڕۆن ئەمە زۆر کاریگەرێکی باشەکاتە ئەو ژنانە خۆشیان ڕۆڵیان هەبوو بۆ گۆڕانکاریکردن لە کۆمەلگا بەڵام گرینگە چ حزابە سیاسیەکان چ لەسەر ئاستی دەنگی سەربەخۆ کە ئەبێ ئەو ژنانە بڕۆنە ئەوێ کە کاریگەریان هەیە لەسەر کۆمەلگا هەتاکو ئێمەش بتوانین لە داهاتووە کاریگەرێکی ئیجابیتر هەبێ بۆ ئەوەی کاریگەری بێ لەسەر دەنگدان و دەنگدانەکان و هەڵبژاردنەکانی داهاتوو ئەوە دەرەخات کە ئەو قسەی هەیە بۆ جاکاری ڕاگەزی هیچ بە هیچ شێوەیەکی نییە ئەوە دەرەخات کە ئێمە ئەو جاکاری کە ئەکرێ لە ئێستاە هیچ ئەو دوورە لە ڕاستی لە برۆ ژن ئەتوانێ چ لە دەرەوە ئەرکەکانی ماڵشەوە هەموو جێبەجێ کردووە و دوو ئەرکیشی لەسەر بۆ کاری کردووە و هەموو ئەو ئەرکانێشی لە دەرشۆ پێ سێپێرا و شانبشانی ژن پیاوەکان توانێتی ئەرکەکانی جێبەجێ بکە بەبێ هیچ ئەوەی کەی چەقسەرێکێ بێ بە دڵنیاییەوە ئێمە ئەگەر بیتە سەر ئەوە لە ڕووی قانونیەوە لەسەر جەمیاسەکانە کارمان لەسەر ئەو نهێشتنی جاکاری ڕێگەزیە کردو دوو هەم لە ناوە حیزبیشە ڕێژەی سەرکەوتنی ژنانمان بووە بە لە ساڵ 25 کە ئەمە یەکەم حیزبین کە بەو شێوازە کارمان کردووە و لە هەموو کابینەکان و لە کابینەی حکومی و پەرلەمانی کارمان لەسەر کردەوە زۆربەی زۆری کاندیدەکان ژن بوون سەریش کەوتون بە دەنگی خۆشیان ڕۆشتن